لە سلێمانی تیپێک هەیە کە تیپی ڕزگاربووانی مین و تەقەمەنی لایەنەی ڕۆژ یاریەکەن تیپێکی تۆپی پێ و ئاستێکی بەرزیان هەیە و چەندین یاریشان کردو و کەمترین دۆڕانیان هەیە. ئێستا لە بەسڕەن لەوێش لە تیپێکی شاری بەسڕیان بردوێتەوە. تیپی ڕزگاربووانی مین و تەقەمەنی یانەی ڕۆژ لە بەسڕە سەرکەوتنێکی نوێیان نووسیەوە. یانەی وەرزشی ڕۆژ سەروەرێکی تری خستە سەر خەرمانی سەروەریەکانی لە شاری بەسڕە لە یاریەکی دۆستانەدا. هەردوو تیپی تۆپی پێی ڕزگاربووانی مین و تەقەمەنی یانەی ڕۆژ و تیپی شاری بەسڕە بە یەکگەشتن. یاریەکە بە هاوکاری ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێی نەودەوڵەتی و بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر و بە چەند چالاکیکی هونەری دەستی پێکرد. دواتر کێبڕچێ وەرزشیەکەی نێوان هەردوو تیپەکە دەستی پێکرد کە سەرنجام لە بەرژەوەندی یانەی ڕۆژ کۆتایی هات بە ئەنجامی 7 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ.